to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou, Caillou, Caillou. I'm Caillou. That's me. کاتی چیرۆکە مناڵینە ئەمڕۆ کایۆ چی کردووە؟ ناونیشانی چیرۆکەکەی ئەمڕۆمان ئەڵێت کایۆ شیرینی دروست دەکا. ئەم بەسەر هاتە هی ئەو کاتەیە کە کایۆ تەنها تەمەنی 3 ساڵان بوو. لا 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 لا. کایۆ بێ بە بێدەنگی یاری بکەی ڕۆزی خەریکە ئەخەوێ. کایۆ ئەخر من ئەمە یاری بکەم. یاری بکە بەڵام بە بێدەنگی. کایۆ وای هەستە کرد دەنگە دەنگ لە بێدەنگی خۆشترە. کایۆ پێم وتی بە بێدەنگی یاری بکە. شیرینی حەزم لە شیرینیە برسیمە. کایۆ چوو بۆ موبەق. هەنگوین. کایۆ بڕیاریە هەنێ شیرینی هەنوین دروستکە. بەم شێوەیە کایۆ دەستی کرد بە دروستکردنی کۆمەڵە شیرینی. هەنوین، شیرینی قەڵۆ، شیرینی لاواز، شیرینی نەخت و شیرینی خڕ. ئۆ کایۆ ئەوە چیەکەی تۆ؟ شیرینی دروست دەکەن دایکە. سەیری کە بزانە چۆن ئەم ناوە بڵاو کردوتەوە. ئەتەوێ یارمەتی دایەبەی پاکیکەینەوە؟ بەڵێ دایکە خۆم و خۆت. ئەبێ موبەقەکە پاک و تەمیز بێت. کوا خۆڕێژەکە؟ دۆزیمە. ئافرم یارمەتی دەرە خۆشەویستەکەم. کایۆ زۆر هەستی بە شانازیە کرد لە شیرین دروستکردن یارمەتی دایکێیە. دایکە؟ تۆش پیسی کرد دایکە؟ ڕاستەکەی دایش دنیا پیسەکاتەوە. باوکە شیرینی بخۆ شیرینی. کێم شیرینە خۆشەی دروست کردووە؟ من کردم دایکیشم یارمەتیەم. دایکە باوکە سیرکەن. ئەوە چیەکەی کایۆ؟ دنیا پیسەکەمە. وەرن مناڵینە کاتی خوێندنەوەی چیرۆکی کایۆیە. ناوی چیرۆکەکە چێدایە گەورە؟ بە ناوی کایۆ چیتر ناترسێت. ئەمانە هەموو کاتێک ڕویانەدا کە کایۆ تەمەنی 3 ساڵان بوو. بەڕێزهینکڵ لە خانووەکەی تەنیش ماڵی کایۆ واژە. زۆربەی مناڵەکان ئەیان و لەو خانووە کۆنە ترسناکە خێوێکی لێیە. ڕاستە خانووەکەی لە خێوە چوو هەر وەکو خۆی. بەڕێزهینکڵ خۆشی هەر وەکو خێوا بوو. بۆچی کایۆ چی بووە؟ ئەوە بەڕێزهینکڵە پێوێکی زۆر ترسناکە. بۆ ئاڵەی تۆ؟
بەرز هێنکەڵ ترسناکە. سیرکە ئەوێ بم کرێ. لەوێ نییە. بێجگە لەمەش من بەڕێز هینگیل ئەناسم پیاوێکی زۆر باشە. کایۆ! بەڕێز هێنکڵی فەقیر ناڕەحەت بوو کە بینی کایۆ لە دەستی ڕاکە. مەترسە، بەڕێز هینگل هاتبوو تا داوای لێبردنە لێکا کە تۆ ترسای. بەڕاستی پیاوێکی باشە. خۆشم ناوێ. وابزانم تۆ بۆیە لە بەڕێز هینگل ئەترسیت چونکە نایناسیت. سڵاو، ئەتوانم بێمە ژوورەوە؟ فەرموو بەڕێز هینگل. کایۆ، بەڕێز هینگل حەزەکات. کایۆ؟ کایۆ چی لێ هادا؟ نازانم. یەک دەقە لەمەوە پێش لێرەیە بوو. کوڕە، وابزانم چاوشارکیەیە کات و منیش زۆر حەزم لە چاوشارکیەیە. ئامادەی دیان ناکایۆ، ئەوە هاتم. کایۆ، هاتمە بێ لەکوێبی؟ کایۆ، تۆ لەکوێی کایۆ؟ گیلبەرت گوێی لێمانە. ئۆ، وابزانم کایۆ لە قاتی خوارەوە خۆی شاردۆتەوە. وا چمە گەڕێم بۆی. یەک شوێن ماوە کایۆ کە خۆی تیا شارد بێتەوە. نا، لێرە نییە. با ژوورێکی کە بگەڕین. وابزانم خەریکە نزیکە بنەوەی کە بیدۆزمەوە. ئەزانم ئێستا لەکوێیە. کایۆ ترسەکەی لەسەر بەڕێز هینکڵ بێرچۆوە. ئەوە تا دۆزیمەوە. زۆر باشە، خۆشحاڵم کە بوون بە هاوڕێ. ئەمێ یاری بکەینەوە. منیش زۆر حەزەکەم کایۆ. ئەم جارە من خۆمە شارمەوە و تۆ بم دۆزەرەوە باشە؟ خۆشمەوێ بەڕێز هینکڵ. ئێستا کاتی ناخواردنە نەک کاتی چیرۆ خوێندنەوە. ئاخرم چیرۆکە دەربارەی ناخواردنی ئێوارە و خواردنی سەوزەکانە. جاران ئەو کاتێک کایۆ تەنیا 3 ساڵ بوو زۆر حەزی لە سەوزە نەبوو. ڕاستەکەی ڕقی لێبوو. کایۆ، سەوزەکان بخۆ. بابە گەورە تۆزێکی کەیە ئەو با بۆ پارکەکە. بەڵام ئەگەر سەوزەکە و نەخۆی ناتوانانی بچی بۆ پارکەکە کوڕم. ڕقم لە سەوزەیە. من حەزم لە شیرینی شوکڵاتەیە. شیرینی بۆ دوای ناخواردنە کایۆ. دۆزیمەوە. کە سەوزەکانە خوار ئەمجا توانی شیرینی بخۆی. من زۆر حەزم لە سەوزەیە. لە سەوزەکانی منیش بخۆ باوکە. ئۆ نا نابێ، هیچ نەبێت تاقی بکەرەوە کایۆ، تاقی بکەرەوە دەی. بابا گەورە هات. دەی کایۆ، وەرە با بڕۆین بۆ پارکەکە. لەگەڵ بابا گەورە چم بۆ پارکەکە. وە دوای پارکیشە چین سەرێک لە دایە گەورەی. خواردنی ئێوارەمان بۆ ئاماداکە. واو، ئەوە کرمۆکەیە. کرمۆکەکان گەڵای دارەکانە خۆن بۆی و زۆرگرن و ببن بە پەپولە. ببن بە پەپولە بابا گەورە. ئەو باڵندەیە چیەکە بابا گەورە؟ بۆ کرمەگەڕێ بیخوا. کرمەکانەوە هێزێنێک کە پێویستێتی بۆی لە زستانە بفڕێ بەرەو باشوور. سمۆرەکانیش بەڕوە خۆن، هەندێکیشی لێ پاشەکەوتەکەن بۆ کاتەی کە دنیا زۆر سار دەبێ. وەرە سمۆرە. ئۆ هاتینەوە و یەکی بە قەر ورچێک برسیمانە.
ئاخر خۆشمان وەرتینە. نۆک و گوێزەر ئای کە بەلەزەتە. ورچەکان تووتڕکە خۆن. ئەم شەو ئەم نۆک و گوێزەرە تووتڕکی ئێمەن. منیش وەرتم. ئەو شەوە دواتر دایە و بابا چوون بە شوێن کایۆیە. ئەمڕۆ چی و کرد کایۆ؟ من وەرتم دایکە. منیش ورچم هەردوو کیشمان سەوزەیەکی زۆرمان خواردووە. ئێمە دووتڕکەکەی خۆمان خواردووە بابە گەورە. کەواتە ئێستا کاتی شیرینیە. مناڵینە کاتی چیرۆ خوێندنەوەیە. ئەوە تا سێڵی ئاوتم ون نەبووە؟ بابزانین ئەمڕۆ کایۆ چی کرد؟ چیرۆکەکەی ئەمڕۆ ناوی ئەوەیە کایۆ بەتەنیایە. دایکە تۆزە شەربەتم ئەیتێ؟ یاریم لەگەڵەکەی دایکە؟ شکایۆ حسابەکەم لێ تێکمێ 14 15. یارمەتیت بەم لە ژماردنە؟ 1 2 3 4. ئەمەیان زۆر قورسەکایۆ. ئەتوانم یارمەتیت بەم. 16 20 1 2 3. ئۆ کایۆ سێریکە چیت کردووە؟ ئێستا پێویستم بە تەنیاییە کاتی یاری نییە. بۆ ناچی بۆ لای بابا؟ لەوانەیە ئەویش یاری و لەگەڵ بکە. کایۆ حەزیە کرد لەگەڵ دایکە یاری بکە. بەڵام قەینا ڕەنگە باوکی یاری لەگەڵ بکە. بەڵام کایۆ نێزانین باوکیشی زۆر سەرقاڵە. باوکە ئەوە چییە؟ شکاوە؟ شکا بوو بەڵام چاکم کردەوە کوڕم. دەنانانا لە پیاوە بەفریناتی باوکە. سیرم کە باوکە منش پیاوە بەفرینام سیرکە. ئەو کایۆ منە بێم شتانە فاکەمەوە ئەمەوێ بە تەنیا بیکەم. بۆ ناچی بۆ لای دایە گەورە کوڕم. کایۆ چوو بۆ سەراتەکەی باوکی بۆ دایە گەورە بگێڕێتەوە. بنووک جاقلەکە چاوەکانە داخە. وا مەزانی قەت خەوی لێ ناکەوێ. ئای ئەو خەش. دایە گەورە سیرم کە. کایۆ ڕۆزی نووسووە. بابەت شۆرەکەی چاکردەوە. ئەو هەموو کەفە ڕژە بەسەریا کە باموشێنەکە بڵاو بۆ دایە گەورە زۆر بڵاو بووە. کایۆ تکایە هێواش با ڕۆزی خەبەری نەبێتەوە. کایۆ من و ڕۆزی پێویستمان بەوەیە تەنیا بین. بۆ ناچی لەگەڵ گیلبەر یاری بکەی؟ گیلبەرت تۆ یاریم لەگەڵەکەی؟ ڕەنگە دایکە حسابەکەی تەواو کردبێ. ببوورە کایۆ ئێستا پێویستم بە تەنیاییە. تۆ حەز ئەکەی یاریم لەگەڵا بکەی؟ کایۆ وەرە خوارە گیانەکەم کاتی قاوڵتیە. کایۆ ئەوەنە سەرقاڵ یاریەکە بوو گوێی لە دایکی نەبوو. کایۆ باشی؟ کەمێ دڵمان لاو بوو کایۆ خەریکی چی بووی بە تەنیا؟ هیچ هەر یاریمەکرد بۆ خۆ.